ئێستا سەبەر هاوین دێتن گەرم دەبیتن چ بکەین یان لەو نوێ مشکلەی هەناسەتان هەیە چ دەتانم بکەن پونک شتێکی زۆر باشی هەیە هەم بۆنەکەی زۆر خۆشە و بەڕاستی هەموو نەفەرێک دەبی گوڵەکی پونک و چیوەی دەبی لە ماڵی هەبیتن لۆ نمونە دەتانن زەڵاتێ پێ چاکەن دەتان چایەکی پێ چاکەن ئێستا لەو ڕۆژاناوی گەرمن دەتان چایەکی پێ چاکەن لەگەڵ لیمۆیکی قیچێک لیمۆی لەگەری تێکەڵ دەکەن ساردی دەکەنەوە دەخۆنەوە قەڵبتان یەکسەر فێنێکتر دەبیتەوە ئاین زۆر ئیسراحەتیش دەکەن لۆ نمونە ئەو نەفرانە بەڕاستی وازم بە کوردی دەڵێن پرخە بکاتن بەس ئەو پرخە لۆ نمونەگە پەرسیویت هەبیتن نەفەرەکەی شەوی لە تەنیش دێنێت زۆر ئیسعات زەبی دەتاین چ بکەین دەتان ڕوونێکی چاکەین ئەو ڕوونەش قیچێک لە سەکەپووی دادنین دەڕۆن دەنون ئەو پرخە نامینێت ئێستا ئەو پونگەی چی لێ دەکەین دەبی قیچێک هورد بکەین لۆ ڕوونەکەی لێرە شوردی دەکەین لە بەدسە حتا ڕوونەکە بێتە دەرێ چکەمە پێویستمان بە ڕوونەکەیە ئەوی نەنا پونگەکەی تێدایە ئاگدار بن منداڵ و ئافرەت ئەوی دووجیانە ئەوەی نابی بەکاربین خراپە ئێستا چمان پێویستە بەرداخەکی هاوی دەتان قپات بکەین ئەو پونگەی تێدەکەین و زەیتی زەیتون قپاتی دەکەین دەشڵکێنین ئێستا ئەوەیان دەبی نێزیکی 5 هەفتە لە شوێنێکی دانێن ئەوی گەرمە حتا ئەو ڕوونە کۆتی پونکەکەی ڕادەچێشیتن لە 2-5 هەفتە ئەمە چ دەکەین دەبی ڕوونەکەی جوداکەین لەگە پونکەکەی ڕوونەکە دەتانین بەکاربێنین وچی گوتم نەفەرەکان ئەوی پرخەپرخیان هەیە چونکە پەرسیویان هەیە دەتانن لە پێش نووسنێ قیچەک دەکەن کەپووی دانێن ئەو پرخەپرخە لا دەچیتن جار و بارش هەیە نەفەر دێتە ماڵێ پێی زۆر قورسە نازانی چ بکاتن لەوێ شتێکی ئەوها لە خۆتان حازرکەن ئاوی تێدەکەین و نێزیکی 15 قەترە لەو پونگەی تێدەکەین پێی خۆتان تێکەن پێکتان سوکتر دەبیتن و ئیسراحەتی زۆر دەکەن تەندروست بوو